سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. قوبا تاڵەبانی زانیاری نوێ لەبارەی داهاتی پارێزگای سلێمانی ئاشکرا دەکات. کاتی دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا ئاشکرا دەکرێت. زیاتر لە 10 ملیارد دۆلار لە هەرێمی کوردستان براوەتە دەرەوە. لە هەرێمی کوردستان بە بەهای زیاتر لە 5 ملیۆن دۆلار لە ڕۆژێکدا ئایفۆنی 14 فرۆشرا. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان ڕێکارەکانی چاکسازی لە شاری سلێمانی بەردەوامیان دەبێت. دەژڵێت ئەگەر دەمانەوێت یەک حکوومەتمان هەبێت دەبێت سیستمی لە 43 بە 57 لە موچە و پرۆژەکاندا هەڵبۆشێتەوە. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە میانی پانێڵێکدا لە کۆربەندی ئابووری لە شاری سلێمانی ڕایگەیاند ئێمە ڕوبەڕووی تەمەڵی دەبینەوە و لە شەڕێکداین دژی گەندەڵی بۆ ئەوەی فەرمانگەکانی حکوومەت خەبەر بکەینەوە. دەبێت تەواوی دامەزراوەکانی حکوومەت کارا بکەینەوە. چەند ڕێکارێکمان گرتوۆتە بەر بۆ نهێشتنی پشێوی لە بازاری سلێمانیدا. لەبارەی بودجە و داهاتی سنووری پارێزگای سلێمانی جێگری سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوە کرد. کورتێنان هەیە و لە سلێمانی کورتێنانی ڕوون هەیە، ئەوەش پەیوەندی بە هاوکێشێکی هەڵەوە هەیە کە هاوکێشی لە 43 بە 57 کە هەموو شتەکان لەسەر ئەو ئەساسادا ڕێژراوە. بۆیە ئەگەر ئێمە یەک حکوومەتین دەبێت ئەم سیستمە هەڵبۆشێتەوە. تاڵەبانی دەژڵێت ئێستا لە گفتوگۆداین کە سیستمی موچە چۆن بگونجێنین لەگەڵ ئەم سەردەما، بەڵام ئەمە پێویستی بە گۆڕانکاریەکی ڕیشەی هەیە. ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر ڕای دەگەێنێت. کەش و هەوا کاریگەری لەسەر پارێزگای هەولێر هەیە. بۆ پێیەی پێگە جوگرافیەکەی وای کردووە هەر کات لافاو بێت زیان بە پارێزگاکە بگەێنێت. پارێزگاری هەولێر دەژڵێت ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کاریگەریەکانی لافاو کەم بکەینەوە. ناڵین گەرنتی 100% دەدەین، بەڵام وا دەکەین کاریگەریەکانی لافاو لەسەر هەولێر کەم بکەینەوە بۆ ئەوەی کەمترین زیانی هەبێت. لەبارەی قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانەی بەهۆی لافاوی ساڵی ڕابردووی هەولێرەوە زیانیان بەرکەوتووە، ئومێد خۆشناو دەڵێت شتێک نییە ناوی قەرەبوو بێت، بەڵام ئەوەی هەیە هاوکاریە کە هاوکاری ئەو هاوڵاتیانە کراوە کە زیانیان بەرکەوتووە. زیانەکانی ئەو لافاوەش 50 ملیۆن دینار بووە. هەموو ماڵێکیش هاوکاری کراون، بەڵام ئەمە قەرەبوونیە کە کەسێک چەند زیانی بەرکەوتووە ئەوەندەی پێ بدرێت. پارێزگاری هەولێر ئەوەشی خستە ڕوو ئەوان ئامادەن بۆ دابشکردنی نەوت و دەژڵێت هیوادارین لە کۆتایی ئەم مانگە دەست بە دابشکردنی نەوت لە ناوچە شاخەویەکان بکرێت و لە ناوەڕاستی مانگی داهاتوش لە زۆنی ناوەڕاست و دوای ئەوەش ناوشار دەست پێ بکرێت. لە هەرێمی کوردستان بە بەهای 10 ملیارد دۆلار ڕێگەزنامەی دووەم کڕاوە کە 1500 بەرپرسی حیزبی و حکومیشی تیادایە. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا زیاتر لە 100,000 هاوڵاتی هەرێمی کوردستان پاسپۆرتی وڵاتەکانی سەر دەریای کاریبی وەک دۆمینیکا و وڵاتانی دیکەیان کڕیوە کە هەر یەکەیان 110 بۆ 400,000 دۆلاریان داوە. واتە لە ماوەی 2 دەی ڕابردوودا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بەهای 10 ملیارد دۆلار ڕێگەزنامەی دووەمیان کڕیوە. 1500 بەرپرسی سیاسیش لە هەرێمی کوردستان ڕێگەزنامەی دۆمینیکایان کڕیوە. ئەمە لە کاتێکدایە 2 ساڵ پێش ئێستا پەرلەمانی کوردستان بڕیاریدا لێکۆڵینەوە بۆ دیاردەیکردنی پاسپۆرتی وڵاتەکانی سەر دەریای کاریبی و چوونە دەرەوەی پارێکی زۆر لە هەرێم بکات. ڕێبوار بابکەیی سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی سەبارەت بە هۆکاری لێکۆڵینەوەکانیان ئەو کات ڕایگەیاندەبوو ئەوەی بەلای ئێمەوە گرنگە لایەنە داراییەکەیەتی چونکە کاریگەری لەسەر ئابووری هەرێم دەبێت، هەڵاوسان ڕوودەدات و ئابووری دادەرمێت. بۆیە بڕیاریان داوە بە دووەداچوونکە، بەڵام نەتوانرا ڕێگری لە کڕینی ئەو پاسپۆرتانە بکرێت و هیچ یاسایەکیش دانەنرا بۆ کڕینی پاسپۆرت و بردنە دەرەوەی پارێکی زۆر بۆ دەرەوەی هەرێم. لە نوێترین راپۆرتیشدا دەرکەوتووە بە بەهای 10 ملیارد دۆلار ڕێگەزنامەی وڵاتی دووەم کڕاوە لەلایەن هاوڵاتیان و بەرپرسانی حیزبی و حکومی هەرێمی کوردستانەوە. لە یەک ڕۆژدا بە بەهای 5 ملیۆن دۆلار ئایفۆنی 14 لە هەرێمی کوردستان فرۆشراوە. ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەتدا لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر
کەوتنە بازاری ئایفۆنی 14 وەک نوێترین ڤێرژن و جۆری ئایفۆن بە چەند شێوەیەکی جیاواز و تایبەتمەندی جیاوازەوە ڕاگەندرا و هەر لە یەکەم ساتەکانی کەوتنە بازارەوە لە هەولێر و سلێمانی دەست کرا بە فرۆشتنی جۆرە نوێیەکەی ئایفۆن و باپی زانیاریەکانی شارپرێس بە بەهای زیاتر لە 5 ملیۆن دۆلاری ئەمریکی کڕین و فرۆشتن بۆ جۆرە نوێی ئایفۆنەوە کراوە لە یەکەم ڕۆژدا. باپی قسەی باوەڕ جەمال بەڕێوەبەری کارگەری کۆمپانیای ئەسێ بۆ ئەلکترۆنیات کە لە شاری سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەیدا ڕایگەیاند جۆرە بەرهەمە نوێیەکەی کۆمپانیای ئەپڵ چەند جۆرێکی نوێی ئایفۆنە لە جۆری 14 پرۆ 14 ماکس کە هەریەکان بە نرخێک بەردەست دەبێت و لە 1350 دلار تا 2100 دلار نرخەکان جێگیرکراون لە هەرێمی کوردستان و عێراقدا. بەپی و زانیاریانی شارپرێس لە سەرچاوێکی تایبەتەوە دەستی کەوتووە تەنها لە یەکەم ڕۆژدا بە بەهای زیاتر لە 5 ملیۆن دلار ئایفۆنی نوێڕکراوە یان ناوی بۆ نووسراوە و کڕیارەکان چاوەڕێی گەیشتنی مۆبایلەکانیان دەکەن. سەرچاوەکەی شارپرێس ئەوەشان ئاشکرا کردووە کە لە یەکەم ڕۆژی خستنە بازاردا زۆرترین خواست لەسەر جۆری ئایفۆنی 14 پرۆ ماکس بووە کە بەرزترین ڤێرژن و باشترین جۆری نەوەی نوێی ئایفۆنە و نرخەکەی لە نێوان 1850 بۆ 2100 دلارە. باپی ئەو زانیاریانەی درەونەتە شارپرێس بەشێکی زۆر لەو مۆبایلانی ئەمڕۆ کڕین و فرۆشتنیان پێوەکراوە بۆ وڵاتی ئێران بوون و ڕەوانەی بازارەکانی ئەو وڵاتە کراون و ئەو بڕێی کە فرۆشراوە تەنها بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبووە. بەپی راپۆرتێک کە ناوەندی توژینەوەی ئەمریکی ئامادەی کردووە ئاینی مەسیحی کە لە ئێستادا زۆرینەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێک دەهێنێت تا ساڵی 2007 بە شێوەیەکی بەرچاو کەم دەکات و تەنیا سەیەکی دانیشتوانی ئەو وڵاتە پێک دەهێنێت. راپۆرتەکە دەڵێت ئەگەر ئەو گۆڕانکاریە ئاینی ئێستا هەیە هەر بەو جۆرە بەردەوام بێت ئەوە لە ماوەی 48 ساڵی داهاتوودا لە سەدا 52 ئەمریکیەکان دەبنە بێ ئاین و ڕێژەی مەسیحیەکان بۆ لە سەدا 35 کەم دەبێتەوە. پێشبینی ئەوش کراوە کە هەر لەو ماوەیدا ژماری ئەو ئەمریکانی خۆیان وەک موسڵمان و جوولۆکە و هیندۆس و بودی و پەیڕەوی ئاینەکانی تر دەناسێنن چەند قات زیاد دەکات. راپۆرتەکە لەسەر بنەمای کۆمەڵێک هۆکار نووسراوە لەوانە ڕێژی لەدایک بوون، شێوازی کۆچکردن، هۆکاری دیموگرافی، چۆنێتی گواستنەوەی ئاین لەنەوەیەکە و بۆنەوەیەکی تر و چۆنێتی گۆڕینی ئاینەکانی خەڵک بە تایبەت مەسیحیەکان کە بوونەتە بێئاین کە لەم ساڵانەی دواییدا ژمارەیان زیادی کردووە لەبەرچاو گیرەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.